لەمڕۆدا ڕوو لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و نوێنەرانی عێراق و سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەکەین و داوا دەکەین. یەکەم، بۆ ئەوەی لە عێراقدا تاوانی جینۆساید و تاوانی دیکە دووبارە نەبنەوە پێویستە عێراق بە پەیماننامەی ڕۆماوە پەیوەست بێت و ببێتە ئەندام لەم دادگایەتە تا دڵنیابینەوە عێراقی ئەمڕۆ و ئایندە جیاوازە لە عێراقی تیرۆر و تاوان و جینۆسایدی پێشوو. دوو، لەسەر حکوومەتی عێراق ئەرکە هەموو ئەوانەی وەک تاوانبار ناویان لە جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال و تاوانەکانی دیکەی دژ بە هاوڵاتی کوردە هاتووە ڕاپێجی دادگایان بکات و کار بکات بۆ گێڕانەوەی هەموو ئەو تاوانبارانەی کە لە وڵاتانی دەرەوە تا داڵدەدراون و بە دادگایان بسپێرێت. سێ، پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 258 تۆمەتبارەی ئەنفال و ئەوانەی دیکەی کە تێوەگلاون بە تاوانی زەقی جینۆساید و تاوانی دژ بە مرۆڤایەتی لە عێراقدا ڕادەستی دادگایان بکات. چوار، حکوومەتی عێراق هەستێ بە قەرەبووکردنەوەی مادی و معنەوی قوربانیان و زیان لێکەوتوانی دەستی ڕژێم لە هەرێمی کوردستاندا کە بە گوێرەی یاساکانی ژمارە 20 لە ساڵی 2009 و یاسای ژمارە 16 لە ساڵی 2010 لەلایەن پەرلەمانی عێراقەوە پەسەند کراوە. لە کۆتاییدا جارێکی تر داوا لە دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان دەکەین ئاوڕێکی جددی لەم میلەتە بەژمێنەتە بدەنەوە و لە ئاست ئەو هەموو قوربانی و خوێن و فرمێسکە دابن کە لە پێناو هێنانەدی دادپەروەری و ئازادی بەخشیمان.